السلام علیکم. ئەوە هەر منم یان ئەم جارەیان ڕەمەزان زۆر بە خێرایی گەڕایەوە. ڕەنگە لەبەر ئەوە بێت کە ڕوئەیات و داخستنی شوێنەکان و مانەوەی خەڵکی لە کاتێکا ڕۆژەکان تێپەڕێت تۆ بڵێکی ئێمەوە خەریکە ئەچینەوە ناومانگی ڕەمەزان. سوبحان الله. جا من ئەمەوێ شتێکی نایە باسکەم لەگەڵتان هەر لە ئێستاوە پێویستە دەستکەیت بە پلاندانان کە ئەتەوێت چی بکەیت لە ڕەمەزانە و پێ دەڵم کە ئەوە سوودی چی ئەبێت بۆت. جا پێویستە پلاندا بنێ کە ئەتەوێت چەندێک قورئان بخوێنی کە ئەتەوێت چۆن بە ڕۆژوو بیت، کام نوێژانە ئەکەیت لە نوێژە سونەتەکان و لە سەر و ئەوەوە نوێژە فەرزەکان و لەوانەیە کە پێویست بکات دەرفەتی زیاتر بقۆزیتەوە تاوەکو زۆر زیاتر بە ئەنجام بگەێنیت. بۆ نمونە سەبارەت بە کتێبەکان چی ئەخوێنیتەوە، سەبارەت بە وتارەکان گوێ لە چی ئەگریت، چی ئەکەیت بۆ فراوانکردنی زانیاریت، چی ئەکەیت بۆ عیبادەتە زیادەکان، هەستان بۆ شەو نوێژ، چی ئەکەیت بۆی کە ئەم ڕەمەزانەمانەدارتر و بەرهەمدارتر بێت. هەر لە ئێستاوە دەستکە بە پلاندانان بۆ فێربوونی قورئان، بۆ خوێندنەوەی ماناکانی قورئان، هەوڵدان بۆ تێگەشتنی و کارپێکردنی، بۆ گۆڕینی کۆمەڵێک شت لە ژیانتا، بۆ قۆستنەوەی دەرفەتەکانی ڕەمەزان تاوەکو بە تەواوی بگۆڕیت. جا ئێستا هۆکاری ئەوەی کە بۆچی زۆر گرنگە کە هەر لە ئێستاوە نیەتێکی جددی بێنین ئەوەیە کە ئێمە نازانین کە ئەگەر بەڕاستی بگەین بە ڕەمەزان و شایەتی بین. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموو اللهم بلغنا رمضان. ئەی خوای پەروەردگار یارمەتیمان بە بگەین بە مانگی ڕەمەزان. خوای پەروەردگار یارمەتیمان بە شایەتی مانگی ڕەمەزان بین و بمانگێنە بە مانگی ڕەمەزان. هێشتا ڕەمەزان نییە، لەوانەیە پێش ڕەمەزان بمرم. ئەوەش حەقیقەتە، لەوانەیە چی ئەزانێ خوای گەورە هەمومان بە فیردەوسی ئالا شاد بکات، خوای گەورە بۆمان ئاسان بکات، خوای گەورە فیردۆسمان پێبەخشێت. بەڵام ئەگەر وا دانین کە بە قەدەری ئەڵڵا سوبحانە وتەعالا وفات بکەین و نەگەین بە ڕەمەزان، بڵە چی؟ تۆ بە تەواوی پاداشتی تەواوی هەموو ئەو شتانە دەسەکەوێت کە بە جددی نیەتت لێهێنا بوو، چونکە ئینەمە الئەعمال بالنیات. بە دڵنیاییەوە هەموو کارەکانت لەسەر بنچینەی نیەتەکانت بڕیاری لەسەر ئەدرێت. بۆیە فەرمودەکە فەرمێت هەر کەسێک نیەتی ئەنجامانی کارێکی باشی هەبێ و نەیتوانی ئەنجامی بات، ئەوە خوای گەورە پاداش دەنووسێت بۆ ئەو کەسە. سوبحان الله. جا بۆیە تۆ پاداش دۆرەگری لەسەر هەرچیە کە نیەتی ئەنجامانیت هەبووە بەڵام نەتوانی و ئەنجامی بیت. و ئەگەر نیەتیشت هێنا و ڕەمەزانیش هات، ئەوە بە دڵنیاییەوە ئەو کاتە بە چەندەها جار پاداش دۆرەگریت. لەو حاڵەتەیە سەیری ڕەحمی خوای پەروەردگار بکە. جا لەبەرەوە هەمیشە شتێکی باشە کاتێک دەرفەتێکت لە پێشە بیری لێ بکەیتەوە کە چی بۆ بکەیت، تاوەکو پلانی بۆ داڕێژی، تاوەکو بە شێوێکی جوان پلانی بۆ دابڕێژی، تاوەکو جددی بیت بۆی، تاوەکو بیر لەوە بکەیتەوە کە چۆن ڕەمەزانەکەت بەسەر بەریت و ئینشاءالله کە چۆن بتوانین عومرەیەک بکەین، خوای گەورە ئەو دەرگایشمان لێ بکاتەوە بە هەمان شێوە. با بڵێن ئامین. سوبحان الله. ئامین یا رب العالمین. و هەروەها چۆن بین لە بەسەربردنی ڕۆژەکان و عیبادەتەکان و نوێژ و خوێندنەوەی قورئان و حەزەکەین چەند جار خوێندنەوەی قورئان تەواو بکەین و هەروەها بەنیازین چۆن تەجویدمان باشتر بکەین و تا دوای هەر لە ئێستاوە پلان دانێ و دەستکە بەوەی کە نیەت لەم شتانە بێنیت تاوەکو پاداشتی تەواوت دەستکەوێت. تەنانەت ئەگەر قەدەری خوای گەورە نەگەیشتیت بە مانگی ڕەمەزان و خوای گەورە گێڕایتیەوە بۆ لای خۆی پێشەوە و تەنانەت ئەگەر تووشی نەخۆشیش بوویت یان ناساغ بوویت لەو ڕۆژانەیە و نەتوانی ئەوانەی کە نیەتت لێهێناوە ئەنجامیان بیت، هێشتا هەر پاداشتی تەواوت دەسەکەوێت بەوەی کە پلانت بۆ دانابوو ئەنجامیان بیت. سوبحان الله. نایە بەوانە. جا بۆیە ئەمە جوانیەکەی مانگی ڕەمەزانە و کاتێک پلانی بۆ دانێن و ئەگەر خوای گەورە گەیاندینی ڕەمەزان و توانیمان ئەوانە ئەنجام بین کە پلانمان بۆ دانابوو، تەنانەت ئەگەر بەو ڕادەیەش پڕاوپڕ نەبوو، ئێمە هێشتا هەر پاداش دۆرەگرین و بە چەندەها هێندە پاداش دۆرەگرین بۆ هەموو ئەو شتانی کە توانیمانە ئەنجامیان بین. خوای گەورە لە کەم و کورتەکانمان ببورێت و توانەمان پێ بەخشێت تاوەکو ئەمە بە شێوەیەکی نایاب بە ئەنجام بگەێنین. جایەکی لەو شتە جوانانەی کە پێویستە ئێستا دەستکەین بە ئەنجامانی بۆ ئامادەکاری بۆ ڕەمەزان ئەوەیە کە دەستکەین بە نیازەکە، نیەت بێنین و دەستکەین بە پلاندانان و بەڵێن بین کە ئینشاءالله من ئەمە ئەنجامەیەم و ئینشاءالله ئەم ساڵەمەوێت ئەوە ئەنجام بم، من ژیانی خۆمە گۆڕم، منە ماکەم و منەوە هەکەم. وازانی چی؟ ئەتوانی ئێستا دەستکەیت بە کۆمەڵک لەم شتانە چاوەڕێی ڕەمەزان بکە چونکە ڕەنگە نەیبینین و هێشتا هەر ئەمانەوێت پاداش زیاتر بکەین بۆ خوای گەورەی نیشان بکە بە جددیمانە لەبارەی ئەم بەڵێنە جوانانەی کە ئەیین. خوای گەورە بەرەکەت بخاتە ژیانتانەوە. ئەم پەیامە بە هەموو شوێن و جێگایەک بڵاو بکەنەوە، چونکە کاتێک تۆ پەیامێک بڵاوەکەیتەوە هەر کەسێک شوێنە و قسانە بکەوێت کە تۆ کردوتە پاداشتی تەواو بەدەستهێنیت بۆ هەموو ئەو شتانی کە پلانیان داناوە لە ڕەمەزان ئەنجامی بن. چەند خۆشە ئەوە. سوبحان الله رب العالمین. خوای گەورە هەمووتان بەرەکەتدار بکات و توانا بەخشێت بە هەموومان تاوەکو تێبگەین لەوەی کە کات ئەفرێت ئێمە نازانین چەندێکی ترە بێ بژین، خەڵکی تووشی نەخۆشیە بن، هەنێ جار کۆچی دواییەکەن،
هەندێک ڕزگاریە بێت زۆربەی ڕزگاریە بێت بەڵام ئێمە نازانین خوای گەورە بڕیاری لەسەرداوە و نووسیویەتی و قەدەرەکە دیاری کردووە کەکەی ئەم زەویە بەجێ هێڵین بۆ باشتر لە ڕاستیە بۆ بەشێکی سەوستر بۆ شوێنێکی باشتر و نازانینەوە کێیە بێت بەڵام ئینشاءالله باوەڕداری ڕاستەقینە چاوی لەسەر و گەشتەیە. ئەقول قولي هذا والسلام عليكم ورحمة الله.